ژمارەی ئەوانی گیانیان لەدەستداوە بەهۆی بوومەلەرزەکەی هەفتەی ڕابردوو لە تورکیا و لە سووریا بەرز بۆ 42,000 کەس. کۆی گشتی زیانەکانی مڵک و ماڵ بەهۆی ئەو بوومەلەرزانەی کە هێزەکەی 7.8 و 7.5 بوو لەسەر پێوانی ڕێختەر وەک KCC ڕایگەیاندووە پێشبینی دەکرێت بگاتە نزیکەی 20 میلیارد دلار. ئێمە تەنها دەمانەوێت چادرێک یا شوێنەکەوێت یایدا بحەوێنەوە. دۆزێک ڕووناکیمان دەوێت. ئێرە زۆر تاریکە. پێویستمان بە هەندێک ڕووناکی و مۆلیدەیەک هەیە بۆ کارەبا. وەک لێرە دەیبینن 8 خێزان خەریکە ڕق دەبینەوە. زۆر ساردا. پێویستمان بە خۆگەرمکردنەوە هەیە. نەبوونی شوێنی حەوانەوە لەم زستانە ساردەدا بۆتە کێشەیەکی گەورە بۆ زیندووماوان و لێقۆماوانی دوای بوومەلەرزەکە بەگشتی و بۆ پەنابەرانی سووریاش لە تورکیا بەتایبەتی. نازانم بۆ کوێ بچم، خوددا دەزانێت. وەک گوتم 8 خێزانین لێرە. ئێمە لە ژێر ئاسماندا بەبێت چادر دەژین. منداڵی لێیە، کەسی بە ساڵاچوومان لەگەڵدایە. زۆر ساردا. ئەو خەڵکە هەرچی هەیەن بوو بەهۆی بوومەلەرزەکەەوە لە دەستیان داوە. لە ئێستادا تەنها خوازیارن شوێنێک هەبێت بۆی بچن و لەسەر مادا ڕق نەبنەوە. پێویستمان بە چادر هەیە، پێویستمان بە پێڵاو، پێویستمان بە هەموو شتێکە. هیچ شتێکمان نەماوە. نەمانتوانی هیچ شتێک لە ماڵەکانی خۆمان بهێنە دەرەوە. خانۆکەمان بە تەواوی وێران بووە. هەمومان ماڵمان وێران بووە. شەقامەکان بۆتە ماڵ و شوێنی نیشتەجێبوونی هەندێک لەو خەڵکە. ئەوان داوای بەتانی و خۆگەرمکردنەوە و خواردەمەنی دەکەن. ئێمە لەسەر شەقامەکان ماوینەتەوە. پێویستمان بە ئاو کارەبایە. هەروەها پێویستمان بە چادر یا خانووە. دواتر پێویستمان بە خواردنی باش. هەروەها بەتانی و ژیانێکی باشمان دەوێت. گرفتێکی دیکەی تاڵانکردنی شتومەکی ئەو بیناوێران بوانەیە کە بەهۆی بوومەلەرزەکەەوە بوون بەدار و پەردوو. ئێمە دەچینە ناو وێرانەکانەوە، دەچینە ناو باڵەخانەکانەوە کە خەریکە دەڕوخێن. بەڵام ئەو خاوەن فرۆشگایانە دەڵێن بۆ ئەوە هاتوین کاڵاکانمان وەربگرینەوە. هەمویان تاڵان چین. چۆن بزانم ئەم کاڵایانە هی ئێوەن؟ بۆچی ڕایان کرد کاتی ئێمەیان بینی؟ ئەگەر تۆ خاوەن فرۆشگا بیت بۆچی ڕادەکەیت؟ ئەوان دەڵێن ناکرێت نەتەوەیەک یان هەر کۆمەڵگەیەکی دیاری کرا و تاوانبار بکرێن بە دزی و تاڵانی. ئەوان دەڵێن کارەساتەکە هێندە گەورەیە، ناکرێت خۆمان سەرقاڵکەین بە کێشەی لاوەکیەوە. بۆ ئەوەی ڕێگری بکەین لە توندڕەوی و ڕق و کینەینەتەوە پەرستی و ڕەگەزپەرستی یاسا دەتوانێت ئەو گرفتە چارەسەر بکات. لە حاڵەتەکانی بوومەلەرزە و کارەساتی لەم جۆرەدا دزی و تاڵانکردن دەکرێت ڕوو بدات. بەڵام هەڵەیە بیگەڕێنینەوە بۆ یەک نەتەوە یان بۆ یەک ناسنامە. ئەوە هەڵەیە و دەبێتە هۆی جەمسەرگیری. بۆیە من لەگەڵ جەمسەرگیریەکی لەو شێوەیە و بە ئامانجکردنی سووریەکان نیم. ئازارێکی گەورە هەیە کاتێک هەموو کەسێک لێرە بە قوڵی ئازار دەچێژێت. بەبێ گوێدانە ئەوەی چ ناسنامەیەکیان هەیە یاخود کێن. زیادکردنی ڕەگەزپەرستی لەسەر ئەمە و ڕژاندنی لە ڕێی میدیاکارەوە دەبێتە هۆی تەقینەوەی تووڕەیی لە کۆمەڵگادا. من باوەڕم وایە ئەمە دەتوانێت لە هەموو ڕوویەکەوە دۆخەکە لە هەردوولا خراپتر بکات. خەڵک ڕخنە دەگرن لە حکومەت هاوکات خەمی دابینکردنی خواردن و پێداویستی خۆگەرمکردنەوە و بەتانی و دابینکردنی نان و ئاو بۆ لێقۆماوانی بوومەلەرزەکە هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. بەڵام ئایا دەتوانرێت بەو دەم و دەستا ژیانی زیندووماوان و لێقۆماوان ڕزگار بکرێت؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.